چوارەم تاقیکردنەوەی گشتی 12 ئامادەیی ئەنجام درا و بەشێک لە خوێندکارانیش بە شێوەیەکی گشتی بەشێک لە پرسیارەکانی ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو بە گرانگتر دەزانن. بەڕاستی بە شێوەیەکی گشتی ئیمتحانەکان قورسن. بە گشتی ڕاستی هەندێک دەرس ئاسان بوو، هەندێک دەرس پرسیاری قورس بوو. لە دوای ئەنجامدانی دووەم تاقیکردنەوەی گشتی دەنگۆی بوونی هەڵا لە چەند پرسیارێک بڵاو کرایەوە. بەڕێوەبەری گشتی ئەزموونەکانی هەرێمیش هەموو ئەو دەنگۆیانە ڕەت دەکاتەوە و پرۆسەکەش بە سەرکەوتوو ناو دەبات. دیارە لەو چەند ڕۆژەی زۆر دەنگۆ ئێوە هەیە کە گوایە لە ناو ڕۆژی پرسیارەکانی ئەزموونە گشتەکان هەڵە هەیە، ئێمە سەر لەبەر ئەو دیعاەنە ڕەت دەکەینەوە. ئەو مامۆستایانەی کە دێنە سەر کەناڵەکانی ڕاگەیاندن و یان لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوەی دەوروژێن کە پرسیار هەڵەیە، من سەر لەبەری قسەکانی ئەوان ڕەت دەکەمەوە. ئەوانە بەشی هەرە زۆریان مامۆستای بەرژەوەندی خوازن. ئێمە داوا لە قوتابیان و خوێندکاران دەکەین بە هیچ شێوە گوێنزەمە بەکارنێنن لەبەر ئەوەی مەرزەمە بوویتە هۆکاری ئەوەی کە تەڵەبە نەتوانێت بگاتە وەڵامی ڕاست. بە هەردوو تاقیکردنەوەی گشتی و نیشتیمانی 234,084 قوتابی و خوێندکار بەشدارن. نزیکەی 4,100 هۆڵ بۆ تاقیکردنەوەکانیش تەرخان کراوە و زیاتر لە 25,000 مامۆستاش پرۆسەی سەرپەرشتیکردن و بەڕێوەبەری هۆڵەکان و چاودێری تاقیکردنەوەکان دەکەن. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.